ئەگەر کەسێک لە 67 ساڵی تەمەنیا تووشی سەوفان بێ لەو کەسانەیەکەوە قەڵەون لەوانەیە زۆر زووتر لەوانێ لە کۆتایی چلەکانەوە دەست پێ بکە. وشاری خەڵکی زۆر گرنگە لێرە، ینی خەڵک ئەوێ ئازاری نەبێ، ناوێ بە کورسی و بە لەسەر کورسی و لەسەر بەعرەبانە بڕوە و خەڵک بە دوای ژیانێکی باشتراگەڕێ، ناوێ بە ئازارەوە بژی. ئێستا خەڵک زیاتر زۆر لی ناترسەیە، نەتیجەکانی بینیوە، سەیرەکانێتیشی زۆر باشی هەیە. چەنەوانەی گۆڕنی جونگیان پێویستە بۆ وانن کە تووشی سەوفانە بن. سەوفان لە چیا دەرەکەی لەوان کە هۆکارە سەرەکەی بۆی بەتەمەن بوونەوەیە. خەڵەوی دەوری زۆر هەیە لەسەر سەوفان، واتە ئەگەر کەسێک لە 67 ساڵی تەمەنیا تووشی سەوفان بێ لەو کەسانەیەکەوە قەڵەون لەوانەیە زۆر زووتر لەوانێ لە کۆتایی چلەکانەوە دەست پێ بکە، واتە بەلایانی کەمەوە 10 بۆ 5 ساڵان فەرقە لەگەڵ یەکێکە کە قەڵەون نەبن. هۆکاری تریشمان هەن بۆ بەرکەوتنی هەیە، بەتایب ناو گەنجانە بەرکەوتنی ئەژنۆکەی هەیە، تووشی داخورانە بێت لە کۆتایەکەیە ئەبێ جونگەکەی بوەڕێ. کە ئەڵێن ڕۆماتیزمە سەدان نەخۆشی ئەگرێتەوە بەڕاستی، بەڵام بڵین ئەو ڕۆماتیزمانێک کە گەنە خۆناغێکی زۆر پێشکەوتوو کەواوە کات جونگەکە زیاتر بخورێتەوە، کاریگەری لەسەر کۆتایی ئێسکەکان دروستەکە. ئەمش لەو کاتێکێکە لەو کارانی کەوە پێویستەکە جونگەکەی بۆ بگۆڕێ. بەڵام لەم دوایانەیە بۆی پیابوونی دەرمانی زۆر تایبەتەوە واکە کە ڕێگری لە داخورانی جونگەکان بکرێ تا ڕادەیەک هۆکاری ئەوەی کەوا جونگە بگۆڕێ بەهۆی ڕۆماتیزمەوە زۆر نییە. سمارت وەرچەرخانە.